ئەمە ئەو خانووەیە کە لەلایەن شارەوانی هەولێرەوە تێک دراوە. دیدار خاوەنی خانووەکەیە و بە گریانەوە دەڵێت کرێچیم و کوڕەهەژارم و شارەوانیش خانووەکەیان لێ ڕووخاندووم. ئەمنا لێرەکە سەریم سەب کرد و چوومەوە نێژەکەشم زۆر تاخیر بوو. نێژم دەکرد چەند تەلەفۆنەکەم لۆ هات ئێخۆ نێژی بە دینەیالم نێژەکە گرنگترە لەوەی نێژم تاوە کرد برادرێک تەلەفۆنی کرد ئەوەی لێرە ئیشی دەکرد کۆپتەرەکە گوتی مامە وەڵای داوا لێبرن دەکەم تەلەفۆن هەر نەگرت خانەکان لێ تێکدای ڕاز هەلێ ڕاپسام چقەدرێکم لە تو کردیا کات و بەخۆت بە من دەرەی لۆ 24 ساعتی ئامادە بە کرێچیمە خانووی خۆت دروست بکەیت ویستم لە خۆ ژیانی لەناو بکەم بەزە حالە ژیان لەناو دەکرێت زۆر خۆشە بە 3000 و بە 2000 و بە 5000 خرکەوە لە خلالی 2 ساعات 3 ساعتی مارەکە لێ تەختکەن مێژە بناخی هاوڵاتیەک دەڵێت ئەو خانووەی ڕوخێندراوە هاوشێوەی خانووەکانی دەوروبەریەتی و هیچ گرفتێکی نییە بەڵام غەدری لێکراوە. تەنیشتیار خانیە 200 متر لە تەنیشتەکەیوی مایتەوە لە نەخۆ لە پاشەوەی دیسان خانیە و خانیە و هەتا سەری فەرعی خەداماتیشی هەیە پێشی جادەی لۆکرایە سەبی کرایە کارەباشی هەیە ئاویشی هەیە هیچ کێشەچی نییە ئەو جاگە کێشەی مەسەڵەن غای شخصی لە گەریان هایتی لێیان تێکدایە من ئەوەی نازانم وەکو عارد هیچ مشکلێکی نییە دوامین ئەگەر مشکلێکی هەیە حکوومەت لۆ نایبری کاکە ئەو خانیانە ئەوەندەی تەزاوزە ئەو کێشەی هەیە وە نابیتن دومین تەنیشتی خانیە 200 متر لەوی بەجیبێرە دیسان خانیە یعنی لەو بینەی ئەو خانیە لەو هاوڵاتی لۆ تێکدرا ئەمە واز دەکەین غەدرێکی لێکرایە پەیام بە دوواداچوونی کردو لە بەڕێوەبەری شارەوانی شەشی هەولێری پرسی بۆچی بە دیاریکراوی ئەو خانووەتان لێ ڕووخاند ئەویش لە وەڵامدا وتی ئێمە زوو ئەو هاوڵاتیەمان ئاگادار کردەوە کە ئەو شوێنە ماستەر پلانە و ڕێگەپێدانی نییە خاوەنەکەشی کاری کڕین و فرۆشتنی خانوو دەکات. خۆشی ئاگادارە کە ئەو خانیە ماستەر پلانە و ڕێگەی پێنادرێ هەستایە بە هەڵی زانیە لە ڕۆژی با بڵێن جەژم بووە لە ساعت 3 شەو دەستی بەکارەکەی کردیا و خانەکەی دروست کردیا و بەلە دێش لەسەرتی کە هەر کارێکی زێدە ڕۆی بکرێ ڕاستەخۆ تێکدان لەو بکرێ نەکسبێ ڕۆژێ ببتە مشکلە خانەکە تەواوی چەند کەسێک بنە قوربانی ئەو نەوە خانانێکە بێ ئاگداریمە دروست دەکرێت و جێیەکەشی مشکلەی ئەوەی هەیە بەرکەوتەی ماستەر پلانە و خۆشی هاوڵاتی کە دوای ئەو بە دوواداچوونمان کردیا ئیشی ئەوەی دەکاتن خانی کڕین و فرۆشتن دەکات ئەو خانانێک کە داینە هەم هەیکەل هەم خانی لە نازماوە لە بۆ فرۆشتن یعنی سبەی ڕۆژێک کە ئەمە ئەوەمان بماباوە خانیە ئەوش بە هەمان شێوەی بە هەیکەل تووشی کەسەچ دەکرد لەوانەیە بڕپارێکی زۆر پێدا کە ئەوان بە فەقیری و بە هەژاری پەیدایان کردی و بە زەحمەت پەیدایان کردیا ئەویان بازرگانی پێ بکە. بەپێی دوایین ڕێنمایی شارەوانی هەر خانوویەکی تەزاوز هاوڵاتی تێیدا نیشتەجێ بێت نابێ بڕوخێندرێ بەڵام خانووەکەی دیدار کە لە گەڕەکی نازماوە دروستی کردبوو هێشتان تەختەی نەجاڕی پێوە ماوە و نەگەیشتە ئەو قۆناغە و هەرزوو شارەوانی ڕووخاندی. ئیبراهیم زیاد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.